گەڕینە وڵاتان و باسی خوێنکاری پۆلی دوانزاکەین و بە تایبەتی دایکان و باوکان زۆر گرنگن دانیشن بە دیارمانەوە بە تایبەتی خوێنکارە خۆشەویستەکان ئەوانەی پۆلی دوانزەن ئەم چەند خولەکە کات دانێن بۆ ئێمە بۆی هەندێک بابەت و فشار هەیە کە لەم کاتەیە ڕۆبەڕووتانە بێتەوە چۆن توانن زاڵ بن بەسەریدا فشاری خێزان بۆی خوێنکارەکەی نمرەیەکی بەرز بەدەست بێنێت چ لێکەوتێکی لێکەوێتەوە فشاری مۆندیال کێسە یاری مۆندیالە و خوێنکارەکە داڵغی لای سعیەکەی و داڵغەیەکشی لای هەڵبژاردەکەیەتی کاریەکات ئەمەش چۆن کەم بکەینەوە هەمووی کۆمەڵێک میکانیزم و ڕێکار بانکەین کاک سەرکار عەلی کە بەڕێزیان ماستەریان هەیە لە دەروونناسی پەروەردەیی وەڵامی پرسیارەکانمانەداتەوە کاک سەرکار بەخێر بێبانی باش باش بەخێر بێ کاک سەرکار زۆر بەخێر سڵاو لێوە لە بینەرانی بەڕێز زۆر سەرکار بۆچی فشاری خێزانی ئێمە بەردەوام لەسەر خوێنکارەکانیان مناڵەکانیان هەیە بۆی ئەبێ بەرزترین نمرە بەدەست بێن زۆر جار فشارەکە گەیشتۆتەوەی کە بەداخەوە کام قسەیەکەم خوێنکارەکە گەیشتۆتە ڕادی خۆکوشتنیش هەنی نمونەمان زۆرە لە کۆمەڵگەیەمە ئەم فشارە زۆرە لە پای چی بە چیرۆکێک دەست پێەکەم کە بە چیرۆکی داربڕەکە مەشهورەڵێ ڕۆژێکیان داربڕێک دارستان بۆ داربڕین بۆ کەسێک ئیشەکە ڕۆژی یەکەم 15 دارە بڕێ ڕۆژی دوم خاوەن با بڵێن ئەو دارستانە چێتەوە بۆ لای ئەڵێ ئەمڕۆ چەند دارە بڕیوەڵێ ئەمڕۆ دەدار ڕۆژی سێمە چێتەوە بۆ لای ئەڵێ ئەمڕۆ چەند دارە بڕیوەڵێ بەخوا 5 دارم بڕیوە ئەڵێ بۆ ئەڵێ وڵای دەقەشی سراحەتم نەکردەوە کاتی سراحەتەکەشم ڕۆشتووە زۆر ئەوە کە ئەڵێ ئەی تەورەکە و تیش کردوتەوە ئەڵێ نەوەڵا کە کاتم نەبووە کاتی نەبوو تەورەکە تیشکا لە کاتێکا تیشکردنی تەورەکە پێویستی بە چارەکێ 20 دقەیە لەم بابەتەوە چینە ناو ئەوەی کە چ پەیوەندێکی بە پۆلی دوانزەوە هەیە بەڕاستی بەگشتی بە مناڵەوە بە پەروەردەوە بە تایبەتی بە پۆلی دوانزە دایکان و باوکان ئەوەی تەرکیزیان لەسەر فشارەکەیە کە بەردەوام مناڵەکە لە ڕووی کوانتیتی لە ڕووی کاتەوە چەندێک سعی ئەکا لە ڕووی کوالەتی ئیش ناکات لەسەروی دەرونی مناڵەکە مرتاحکە 2 ساعە سەیری یاریەکەی مۆندیال بکە و بەڵام دواتر بە گوڕوتینێکی زۆرەوە سعیەکەی بکە بۆیە لێرەیە ئێمە بەردەوام بەو فشارە زۆرانە خەریکین ئیش لەسەر کاتی مانوبوونی مناڵەکە زیاترەکەین و بەردەوام دەمی تەورەکە کولەکەین و کولکردنی دەمی تەورەکە نیشانەی ئەوە نییە کە مناڵەکە جوهدە زۆرەکەی نەتیجێکی باشی پێدەسێنێ ئەکرێ مناڵەکە بە تەورێکی تیژەوە بە مێشکێکی باشەوە بە مێشکێکی فرێشەوە بە دەرونێکی ئارامەوە بە سەپۆرتێکی معنەوی زۆرەوە بەڕاستی 4 ساعە سعیکە بەرەکەتی ئەو 4 ساعاتە بدات لە ئەوەی کە تەلەبەیت لەولاوە 10 ساعە سعیەکە هەمان باڵانسیە بێ چونکە دوجار بە دەرونێکی ئارامیشەوە نەچێتە تاقیکردنەوە ئێمە خۆتان نەزان پرۆسەی خەزمکردن لە چێتە یادگەی ماوە کورد دواتر یادگەی ماوە درێژ ئەوە هەمووی پرۆسەی ئینپوتە ئەوجامە پرۆسێکمانێ ئاوتپوتی پێڵێن ئەو کەسەگەر بە قەلەقی بە فشار بە بێتاقەتی بە خەواڵووی بە مانوێتی بەبێ پشودان ئەم زانیارە سیفکە مع العلم نازانێت لە چ فۆڵدەرێک سیڤی کردووە دواتر کێشەی هێنانەوەی معلوماتەکەی بێ با 10 ساعاتیش سعی بکە ئەگەر نەتوانێ لە کاتی امتحانە بەڕێکپێکی معلوماتەکە بخاتە سەروەرەکە کەواتێ مە هیچمان نەکرد بەڕاستی کەواتە کاک سەرکار ئێمە چۆن ئەم فشاری کە باسی لێواکەین فشارەکە بگۆڕین بۆ پشتگیریەکی خوێندکارەکانمان پێویستەکان وەکو خێزانەکان وەکو دایک و باوک چۆن مامەڵە لەگەڵ ئەو خوێندکارەمانە بکەین حەزیشکەین بۆ نمرەیەکی باش بەدەست بێنێ و ئەو کۆلێژی کە خۆی مەبەستێتی بەدەستی بێنێت بەڵام لەبری ئەوەی کە وەکو فشار پێی بڵین وەکو پشتگیریەک بە خوێندکارەکەمانی خۆی ئێمە بەم شێوازە تیۆرێکمانەیە خێزان دابەشەکە بۆ 3 ئاست ئەگەر بیبەسینەوە بە پۆلی دوانزە ئاستێکیان مناڵێک دروستەکە مناڵێکی کۆلارەیی کە تۆ بەردەوام پەتێکت پێیە مناڵەکە بە مەیل و ئارەزوی پەتەکەی تۆ ڕەشەباکەیە گۆڕێ شوێنەکەی گۆڕێ لۆکیشنەکەی گۆڕێ بەرزە بێتەوە نزمە بێتەوە بەداخەوە بە دڵنیایی ئەم خێزانانە بە تەواوەتی مناڵەکان کۆنتڕۆڵ کردووە مێشکی مناڵەکە لە دایانانکاری و محاولەی شخصی ئەکوژن هەمووی ئەگەڕێتەوە سەر ئەوەی بە دایکی پێ بڵێ سعیکە دایکی پێ بڵێ چی بکە دایکی پێ بڵێ نمرە بێنە لە کاتێکدا مەسای تایبەتی بۆ گرێتەوە و نمرێ بەدەست بێنێت جا ئەمە فشارێکی زۆری سەر خێزانەکە دروستەکە کاتێک کە تۆ باوکی منیت مامۆساکی تایبەتم بۆ گری واللای مثلا بۆم ناتوانم بچم بۆ جمالێک بۆی نە سەردانمان کە یاری سەیری یاریم لێ حرام کردووی سەفر و گەشتە و گەڕان هەموو لە خۆمان قەدەغەکەین لەولاوە من چاوەڕێی شتێکی زۆر گەورە لە تۆکەم ئینتیزارەتێکی زۆر گەورەمەیە و ئەم ئینتیزارەتە گەورە بەڕاستی مناڵە خاتە ناو فشارێکی زۆر بیر لەو کاتەوە باوکی دەرەجەی بۆ باوکی پارەی بۆیەوە بۆ مامۆسای تایبەت خشێتە مەکتەبی ئەهلی ئەگەر مەکتەبی حکومی بخۆیات شوی پێکا هەموو جۆرێک لەم تەرکیزە زۆرە مناڵەکە خاتە ناو فشارێکی زۆر بۆیە بەڕاستی ئەمە جۆرێکی خێزانە جۆری دووەمی
جۆری ئیهمالکردنە بەڕاستی ئەو خێزانن کە لە ڕووی پەروەردەی مناڵەکە ئیهمالەکەن مەسەلەن بۆ منە میوانیانە طبیعیە بەلایە مناڵەکە لەناو میوانە سەعیەکە مەسەلەن بۆ منە سەفرە و گەڕانەکەن جاری وا هەیە دوو مناڵی بچکۆلیان لای ئەم مناڵی تردانێن بە 6 سەعات مەسەن مناڵەکە لە 6 بانێ خەریکی سەعیە ئەو دایکە هەست بۆ ناکە بەڕاستی مێشکی ئەم مناڵە پێویستی بە گلوکۆزە پێویستی بە ئۆکسجینێکی پاکە پێی بڵێ وەرە نیو سەعات چارەکی ئیسراحەت کە چارەکی قیمە سوورەکەم و بۆ یەکەم بە دوو لەفە شەربەتێکی فرێشی ئەمێ ئەو مناڵە پێویستی بە سناچێکە یعنی ئەمانەش گرنگی پێدانە تۆ سەیری کە چی ئەوەی کە تۆ پشتێکی زۆر گەورە بۆ مناڵەکە بکەی فشارێکی زۆری بۆ دروستەکەی چی ئیهمالیکەی سار دەکەیتەوە کێشە چیە لێرەیە لە گرنگی پێدانە زۆرەکەیە تۆ هاندانی دەرەکی مناڵەکە زۆر زیاترەکەی هاندانی ناوەکیە کوژی واکەی مناڵەکە پشت بەخۆی نەبەسێ لە ئیهمالکردنە زۆرەکە هاندانی دەرەکی مناڵەکەت کوشتووە هیچ شتێکی بۆ ناکەی ئەو هاندانە دەرەکیە نەبوو کەواتە ئەم جارە مناڵەکە خۆی هاندانی ناوەکیە کوژێ لە جاری یەکەما تۆ هاندانێکی دەرەکی زۆرت هەیە هاندانی ناوەکی مناڵەکەت کوشت خۆیش محاولە ناکە لە جاری دووەمە تۆ هاندانی دەرەکیت سفر بوو هاندانی ناوەکی سفر بێتەوە قۆناغی سێمی خێزان بریتێ لەو خێزانەی بەڕاستی پەروەردەیەکی باڵانسیان هەیە کە لێرەیە گرنگی بە مناڵەکە ئێن بۆ نمونە فشارێکی وا ناخەنە سەر مناڵەکە لە ڕووی نمرەوە تەکیزەکان لەسەر نمرە نییە گۆشەنیگای نمرە ئەگوازنەوە بۆ گۆشەنیگای چی گۆشەنیگای هەوڵومانوبوونی مناڵەکە کاتێک کە تۆ هەوڵومانوبوونی مناڵەکە ئەبینی مناڵەکە باوەڕبەخۆبوونی زیادەکە هەست ئەکا کەسێک احتیرامی ئەگرێ ئەرزشی ئەگرێ گلاسەر ڕڵێ گەر ئینسانێک هەست بە ئەمان نەکا هەست بە ئازادی نەکا ئەمان ئازادی سربەخۆیی چێژبردن ئینسانێکی دەروون ناتەندروستە بەڕاستی تۆ بێ ئەم 4 شتە لە مناڵەکە ئەم 5 شتە لە مناڵەکە بکەی بە پێوەەر بەڕاستی کە باڵانسەکە بابەتی دواتر ئەکرێت لەگەڵ مۆندیالابی بەسینەوە لەگەڵ شتی ترای بەسینەوەکەین کاک سەرکار بابەتێکی تر هەیە بۆ من ئەگەر لە خێزانێکە دووسێ مناڵیان هەبێ کیان قۆناغی دوانزەی بڕێ بێ زۆر کات بەراوردکردنی ئەم دوانە بە یەکە کاڵە خوشکەکە و ئەو کاتکە لە قۆناغی دوانزەیە بوو من هەر پێشم ناوت خۆی سعی خۆیە کرد هەوڵی خۆیە ئەوە تا ئەو نمرە باشی بەدەستێناوە واتە بەراورد بۆ نمونە باسی ئەوەی لەگەڵاکەی بەراوردیەکە یاڵی خوشکەکە دوابوو براکە دوابوو یاخود مناڵی فڵان کەس بەبێ ئەوەی کە پێشی بڵێن نمرەیەکی باشی بەدەستێنا ئەم جۆرە بەراوردکردنە چ کاریگەریەکێ بێ لەسەر دەرونی خوێندکار ئیبن سینا کە ئەگەر هەڵە نەبم قانونی طبی داناوە کە نزیکی 8 بۆ 10 مجاڵە دەبێت گەورە لە سەردەمی خۆی عیلمێکی فراوانی پێ بۆ فەیلسوف بۆ لە بواری پزیشکی لە کۆمەڵە بواری تر هەموو ئەوەی کە ئیبن سینا نووسیوەتی تەلەبەیەکی مەرحەلە دووی کۆلێژی پزیشکی مەرحەلەسەی پزیشکی ئەیزانێ ئەم بەراوردە زۆر غەڵەتە یعنی ئەگەری هەیە مەسەلەن مامۆسایەک بەردەوام بە تەلەبەکە بڵێ ئێمە لە سەردەمی خۆمانە زۆر سەرکەوتوین ئەگەر تۆ زۆر سەرکەوتوی نورە بەرز بوو خێرە تۆ مامۆسای منی ئێستا بوو ئێستا تۆ پزیشک بوویتایە بەڕاستی دایک و باوکێک کە باسی ژەوە لە هەندێک مامۆستاوە لەگەڵ خوێندکارەکان ئاکا بەڵێ بەدڵنیای بمەوە زیرەک بووم و بەڵێ بەدڵنیای جام قسە بۆ تەلەبەیە چی ئەوەی ئیبن سیناکە باسەکەن چی کە مامۆستاکە چی دایک و باوکیش دایک و باوک لەوڵا من زۆر زیرەکم ئەی نەتیجەی تۆ چیە لە مۆزوعی خوێندنەکە چکە بەڕاستی پێم وایە کرد دایک و باوک ڕۆشنبیر بوو بێ خوێنەوارێکی باش بوو بێ بەدڵنیایی بەراورد ناکە بەراورد گەورەترین ژەهرە بۆ کوشتنی واڕۆخۆبوونی مناڵ بۆ لەبەرەی ئەو مناڵە هەرگیز گرنگی بۆ نایە لیڤڵێکی خۆی بە پێی بگا هەرگیز گرنگی بۆ نایە خۆی فێری سکیڵێکی نوێ بێ هەرگیز گرنگی بۆ نایە خۆی نمرێک بەدەست بێنێ بۆ دڵ و دەرونی خۆی بەڵکو تۆ پێوەرێکت بۆ داناوە سەقفێکت بۆ داناوە ئەو سەقفە بریتێ لە سەقفی ئامۆزاکەم بریتێ لە سەقفی براگەورەکەم لە کاتێکە ئەگەری هەیە ئەم مناڵە سکیڵ لە سکیڵ براگەورەکەی بەرزتر بێ ئەگەری هەیە سکیڵ و توانایی و حەز و ئاوات و ئامانجەکانی لە سکیڵی ئامۆزاکەی و پورزاکەی برادەرەکەی بەهێزتر بێ و ئەمەشمان بینی یعنی من بەڕاستی بەژیانی خۆم سەیرەکەم کۆمەڵی هاوڕێمان لەگەڵا بوو لە کۆلێژی پزیشکی وەرگیران یعنی بەڕاستی لە بوارەکەی خۆیانە ئینسانێکی سەرکەوتوونین لە کاتێکە ئەوانەی کە ئەندازیان ڕەنگە سەرکەوتوتر بن ئەوانەی کە لە بواری کۆمەڵناسی لە بواری دەروونناسی لە بواری هونەری لە بواری وەرشی ینی برادەرمانێ لە بواری وەرشی ئێستا لەسەر ئاستی عێراقیاریزان پێگەینێ بۆ نادیە بەناوبانکەن لە کاتێکە 56 ناوە بە واستە وەرگیراوە لە بەشی وەرزش ینی ئەمە واتە مەرج نییە چوویتە کۆلێژێکی بەرز پێت وابێ لەو بەشایە سەرکەوت بەدڵنیایی نمرە هەڵیاویتە تاویەوە سەرکار یەکشی تر هەیە من دڵنیام ئەگەر خێزانەکانی ئێمە بۆیان بکرایە ئەمەشیان نەکرد یعنی کاڵێم خێزانەکان مەبەستمان پەنجەکانی دەزۆکو یەک هەندێک لەوانی کە ئێمە ئێستا لێرە باسییانەکەین بۆی ئەمە بگۆڕین ئەو فشارەکەم بکەینەوە ینی بۆیان بکرای لەبەر دەرگای ماڵەکەیان قەتعایکی هەڵواسی تکە لە ماوەی مانگی تاقیکردنەوەکانی پۆلی 12 میوانداریکە قبول ناکەین یعنی ئەم بەسەربازگەراییە مامنوای ناو بنێ بەسەربازیش کارێکی پیرۆزە هەستەکەی تەواو
کلیلی لە ماڵ ئەیە هات شوێی کەس ناکە کەس سەردانی ناکە تاڵ پەیوەندە کۆمەڵاتەکانی گۆشە گیریەک دروستەکە هەر بەڕاستی ئەمە دروستکردنی ژینگەیەکی لەبارە بە خوێندکارەکە بۆ سعیکردنیان شتێکی ترە. ئەو کاتێک کە لە زانکۆ بووین بیرمێ 2014 بەحسێک بڵاو بوو بێەوە لە بەریتانیا تەرکیزی لەسەرەوە بوو کە ئەو مناڵانەی وەرزش ئەکەن هونەر ئەنجام ئەیەن مەسەلەن بۆ منە حەز و خولیاکانیان ممارەسە ئەکەن بە کاتێکی کەمتر نمرەیەکی باشتر بەدەسێن زوو جوانە وەرەگرن بەدڵنیایی بۆ لەبەرەوەی مێشتی ئێمە بریتینیە تەنها لە یەک فۆڵدەر کە بریتی بە لە سعیکردن بەڕاستی بریتینیە لە یەک فۆڵدەر کە بریتە بە لە سیستمێکی پۆلیسی جارێ پێش هەموو شتێ لای چەپی مێشکی ئینسان بریتە لە ڕنگ و جوانی و وەرزش و میوزیک و حەز و خۆشەویستی و گەڕان و سەفرە و لایانی کۆمەڵاتی ئەمانە کە تۆ ئێمە هەموو محاولە و تەقەلایەکمان بووە لە تەمەنی مناڵەکە کۆمەڵایەتی بێ ڕووخۆش بێ کارامەیی هەبێ ئێستا تۆ لێرە لێ ئەگریتەوە بۆچی بۆ شتێک کە تۆ دڵنیایت ئەم مناڵە 12 ساعات سعی ناکە باشە ئەم مناڵە 8 ساعاتە خەوێکی تەندروستی هەیە وای دانێ لە ڕۆژ 9 ساعاتە خەوێ یعنی دڵنیای 11 ساعات ماڵەکە سعیەکە بە دڵنیایی نەخێن مێشک بەرگەی ئەو لۆدە زۆرە ناگرێ و من قەناعەتم وایە هەموو ئەوانەشی کە هێنە سەر تەلەڤیزیۆن ڕێز و احترامی تایبەتی مێوایان کە خوێندکاری پۆلی دوانزان ئەڵێ من 12 ساعات سعیم کردووە 13 ساعات سعیم کردووە یعنی کاتەکانت چڕ کاتەوە بیری لێ بکاتەوە کاتەکانی چڕ کاتەوە بە دڵنیایی چەندەها جار ئیسراحەتی وەرگرتووە بە دڵنیایی چەندەها جار 20 دقەی خەوی لێکەوتووە بە دڵنیایی چەندەها جار مێشکی مەشغوڵ بووە یعنی مێشک توانای ئەم هینە زۆرەی یعنی ئەمە عیلم پێمانەڵێ عیلم پێمانەڵێ گەر پزیشکێک لەسەر و 6 ساعاتەوە لەسەر و 8 ساعاتەوە لەسەر و 10 ساعاتەوە ئۆڤەرلۆد ئیش بکە غەڵەتی کوشندەکە مناڵێک چۆن لەگەڵ مێشکی خۆی ئەو غەڵەتانی بیانم لە دوای کاتژمێر دەیشەوە 1 دقە سعی نەکرد لە دوای کاتژمێر دەیشەوە نەمتوانم دوای کاتژمێر دەیشەوە چین بۆ تێنس ئەچین بۆ شەترەنج ئەچین بۆ بەیانیان زۆر حەزم لە سعیکردن بۆ حەزم بەیانیان زۆر وڵات تۆ مناڵێکی باش بووی تۆ مناڵێکی باش بوو دایک باوکو ئاماوە هەبووە من ێرزانی باسکە بمەوە کاتی کە 6 بوون یعنی داڵغەم لای باسکەکەش بوو بەس نەژمەتوانی نەیکەم بەڵێ ئەمزانی ئەگەر نەچم بۆ باسکەکە ناتوانم سعی بکەم جا ئەمە بمەسەرەوە مۆندیالەوە مەی بەسەرە مۆندیالەوە خوێسندی بەسەرەوە مۆندیالەوە ئێستا خوێندکاری داماو چی بکات سێری یاری مۆندیال کار حەسکا بوون ئەو هەڵبژاردی خۆی چۆن یاریەکە ئەو ئێستا منەخەنە بینی دوو بەرداشتەوە کاتەکانی داپڕژێڵەگرێ مناڵەکە ڕقم لێڵەگرێ نەن ئەگە کاتەکانی داپڕژە بۆ ناوانە وڵی هەموو شتێ بە بەرنامە ئەکرێ هەموو شتێ بە بەرنامە زۆر درەنگەوان وڵی بەداخەوە یعنی ئەو بۆنە لەبەرەوەی بۆنەیەکی جیهانیە بمانێ و نەمانەوێت کەسانێکی زۆر لە دنیا سەیری یاریەکانەکەن کەم تا زۆر بەجیلی هەرزەکار و بەجیلی ئەوەی کە با پێ بڵێن تەمەنی 16 بۆ 24 بۆ 30 ساڵە زۆر یعنی تەمەتوعی زیاترەکەن بەسەرکردنەوە تایبەتی کە خۆیان بەرکەوتنیان لەگەڵ جۆرەکانی وەرزش هەیە بەڕاستی ئەو بۆنە جیهانیە ناڵێن کە تەوقیتەکەی بگۆڕین بەڵام ئەکرا حکوومەت تەوقیتی کاتەکە چوزام ئیمتیحانات بگۆڕێت تەبیعیە و من پێم وایە ئەبووە پاداشتێکی گەورە بۆ خوێندکار دافعێکی گەورە بوو کە هەل لە ڕووی دەرونی و هەستی بە شتێکی ترەکرد ئەمە کە نەکراوە بەڕای من قەنەعەتم وایە خێزانەکان نابێ ڕێگریکەن لە مناڵەکە سکێجۆڵێکی بۆ دانێت تا سەری دووبارەکەی کەنە ئەرە وڵا ئەگرێ بۆ منە سەری هایلایت یاریەکە بکەن ئەمە خاڵێکیان یعنی سەری هایلایت یاریەکە بکەن سەری کورتێکی یاریەکە ئەمە خاڵێکیان خاڵێکی تر یعنی مەرج بۆ خۆی دانێ مناڵەکە و دایک و باوکیشی بۆ نەمەرجی بۆ دانەکە تۆ بۆ نمونە پێویستە ئەمەنە کات بەسەربەری لە سەعەکەدا لە ڕۆژەکەی بۆی لە جاتی ئەوەی لە ڕۆژەکەی خەریکی شتی تربی بۆ نمونە تۆ ڕۆژانە خەریکی مۆبایلە بی خەریکەبی چوزام لەگەڵ هاوڕەکان تا پشێکت بخەرە کاتی یاریەکەەوە ئەمە خاڵێکیان خاڵێکی تر بابەتە گرنگە ئاڵۆزەکان ببەسەرەوە بە کاتی یاری خۆشەکانەوە ئەنی ئێمە ئەبێ وەکو نقطەیەکی سەرکەوتن سەیریکەین جگەلێ مناڵەکە مێشکی ئیسراحەتەکە با ئەمە نەکەین بە دوژمن لەگەڵ مناڵەکە با ئەمە بکەین بە کاتێکی هاو ئاهەنگی لەگەڵ مناڵەکە وەرە جێک وەرگرە من ناتوانم مناڵەکەم برم بۆ سینەما لێسە ناتوانم بێم بۆ باخچەی ئاژەڵان بۆ برم باخچەی ئاژەڵان زۆر مناڵانە داوای لێ ورد نەکەم ناتوانم بێم بۆ سەفرێک ناتوانین بچین بۆ ماڵی خزم و کەسوکارێک ناتوانین بچین بۆ بازاڕ کەواتە ئێمە ئێستا کاتەکەمان زۆر محەدەدە ڕەنگە بچینە دەرەوە 4 ساعتمان پێ بچێ بەڵام سەیری یاریەکە تەنها نەوەت خۆلەکە کوڕی خۆم مەشغوڵ نابی بۆی تەشکیلەکە چییە لە تەشکیلەکە گەڕێت تەشکیلەکە دارێ بۆ دوێمەدار لەوە سەیری تەحلیلاتەکە ناکەی فڵان نازانم بێژەر کە بەداخەویشێکی زۆر ئەو یعنی کاتی ئینسان زۆر بەزایە تەنها سەیری یاریەکەکەی ئەمە نقطەیەکی گرنگ نقطەیەکی تر لە کاتی یاریەکە ئەگەر گرنگ نیە سەیری تەفاسیلی هەموو یاریەکە بکەی وەرکاکە هاوکێشەیەکی بیرکاریی کێشە لەگەڵ هاوڕە بی بەسەرەوە بە یاریەکەەوە یعنی مە زۆر جار کۆدمانەیە کۆد لە دەروونناسی ئاڵین بۆم نەگرتۆ تێ شعرێک لەبەرکەی بیکە بە گۆرانی ئەگەر تێ مەسەلەن فلان شت بکەی بۆ نمونە ئەدەبیاتی کوردیە بیکە بە چیرۆکێک
لێرەش ئەمە زۆر گرنگە کە تۆ هاوکێشەکە یان بابەتێکی کیمیایە بابەتێکی بایۆلۆژیە بیبەسیتەوە بە یاریەکەوە بۆ بە کۆتکردن بۆ نمونە فڵان یاری مەسەن ئەڵمانیا 7 گۆڵی کرد من ئەو دقە فڵان بابەتی بایۆلۆژیم لەبەرەکرد لە ئیمتیحانەکە زۆر ئاسان بیرتەکەوێتەوە کۆدیشە بە دڵنیایی کۆد شتێک هیواداری حەلێک ماخسبێتەوە ئەی مامۆستا چەندە گرنگە بۆ نمونە لە نێو هۆڵی تاقیکردنەوەکانی شەمەر باسی خێزانەکەین خۆی کە باسی تاقیکردنەوەکەی ترس و قەلەقی و ئەم بابەتانە لا دروستە بێ بتێونەتەیە بەس چەندە گرنگە لە نێو هۆڵی تاقیکردنەوەکانیشە ئەو کەسانی کە لە نێو هۆڵی تاقیکردنەوەکانان بتوانن دەرونی خوێندکاران ئارام بکەنەوە. وڵی من ئەوەیان پێڵم ئەو مامۆستا بەڕێزانەی کە لەوێن خۆیان هەمان معاناتیان هەبووە من یەکێکم لەو کەسانی کە لە پۆلی 12 لەوانەی بایۆلۆژی نمرەی کەمم هێنا لەبەرەوەی یەکەم دقە بە مدیری قاعەکەم وت من پێویستم بۆیە زوو بچمە دەست شۆر ئەو لێکدانەی خراپی بۆ کرد تۆ ناکرێت لێکدانەی خراپ بۆ من خوێندکارێکی پێوا بێ من قۆپیم پێەیە یعنی ئەکرا داوای راپۆرتێکی پزیشکی بۆچی ئەتەوێ بڕۆی گورچی لەت ئێشەکە ناتوانانی میز ڕاگری دوو لە ڕووی ئێوە یعنی دێ هاوکارێک کە تووڕەبوونێکی وای کرد من باوەڕکەن 45 دقە تااقەتی وەڵامدانەوەی وانەی بایۆلۆژیم نەبوو و ئێستا و کەسەژە ناسم لە ژیانایە کە ئەیبینم باگراندێکی سلویم هەیە بەرامبەری بەداخەوە لە کاتێکا کەسێکی میهرەبان و بەڕێزیشە ئەین تۆ ناکرێت لێرە یا مەسیری تەلەبەیەک بکەی بە قوربانی تووڕەبوونەکەی خۆت بێ زەحمەت فشاری خۆت ڕاگرە بێ زەحمەت هەڵسوکەوتێکی ئیجابی بنوێنە یعنی هەموو خوێنکارێک وەک سێر مەکە معاناتی خوێنکارەکان وەک سێر مەکە ڕەنگە تۆ لە ناو 100 خوێنکارە دوی خوێنکاری تیا بێ بزێ و ساختە چی و فێڵواز بێ و تااقەتی ئەو شتانێ بە لە کاتێکا بارودۆخی ڕۆژگار وای لێ کردووە بۆیە میهرەبانی بەڕاستی و کەسانی کە لەوێن زۆر دەورە بینێ لانی یعنی ئەو مناڵە هاتۆ بە زۆرترین فشار یعنی بەرمیلێکی پڕە پەنجەی لێ کوونە بێ لە معلومات بچووکترین معلومات لەو دقەیە بدرچێنێ بچووکترین فشاری دەرونی زەربە لە یادگەیە بچووکترین مەسەلەن زەبری دەرونی قسە پێوتنێک دڵشکانێک دڵ ئێشانێک عەزێتێک ئەمە وەکو ئەو کەسانەی کە تەعامل لەگەڵ هۆڵەکان ناکەن مناڵەکە بەش بە حاڵی خۆشی بەڕاستی فشار نێنێتە سەر خۆی ئەو شەوە ئیسراحەت بخەوێ کاکە وەڵڵاهی وەکو وایە تۆ 12 ساعات بۆ 15 ساعات سیاقەت و ساقیت لە پێش بێ شەو قەلەقی ئەوی چۆن سیاقەتەکە بکەیت بە چاوی خەواڵوو بڕۆیتە سیاقەتەکەەوە بە چاوی و ئەبێ پێشکەوت بێ سەرکەوتوش بی لە سیاقەتکردنەکەدا دەعم نەکەی کێشەی بانزین و سوتەمەنی بۆ دروست نەبێ مەسەن بۆ منە لە کاتی خۆیان بگەی ئاها هەبێنە ئەتوانی بە خەواڵوی شەو نەخەوتبی سیاقەتەکەی باشە ئەتوانی سکت تێر نەبێ مێشکت ئارام نەبێ کەکە مەش هەروایە یعنی ئێمە بێ واقعی بین شتەکان چوانی بۆ بکەین تۆ 18 ساڵ 19 ساڵی تەمەنێکت بەڕێ کردووە بێ عەقڵ و شعورت بەکاربێنی کاکە 180 کۆنتڕۆڵی بابەتەکەت کردووە چی ئەڵێ ئیمتیحاناتەکان پرسیارەکان هەموو لە 180 نایەتەوە لە 199 وای دانێ تەلەبێکی لەولا لە 199 هەموو شتێکی کۆنتڕۆڵ کردووە ئەی قەدەری خوا لەولاوەچی دوو پرسیار لە بیرەچێتەوە شتێک لێ تێکەچێ لەو لە سەدایەکە بای بیست نمرەیتایەتەوە تۆ نایزانی یعنی هەمووی گرنگە یعنی تۆ بەڕاستی چی وتەیەک هەیە بەڕاستیڵە چی ئەکەم چی ناکەم کە جوهدی شخصی ئینسانە بەدەست خۆمە بەڵام چی ئەبێ چی نابێ بەدەست خی گەورەیە بە هەنێ شتێگەڕێم بۆ خی گەورە دەستەکانە خۆش کاکسەکە ماستەر لە دەروناسی پەروەردەی زۆر سپاس دەستەکانە خۆش بێ وەیواداری خوێنکارانی دوانزی ئامادەیی و تەنانەت دایک و باوکان سوودیان لە قسەکانی کاک سەرکار وەرگرت پێ ئەم چەند ڕۆژێ تۆزەدان بە خۆتان بگرن ئەوە شتێ پەڕێ و بە هیوای سەرکەوتنیش بۆ خوێنکارەکانمانێ